هێژان هەر سەبارەتی 11 سپتەمبەرێک و بەری 20 ساڵان بزاوە تالیبان بە سەرۆکاتیە ئوسامە بن لادن وی سەردەمی هێرش کرا سەر تاوەرێن بازرگانی و هەروەسا کرا سەر پێنتاگۆن و چەندین دام و دەستگەهێن ئەمریکا کردنە ئارمانج کو تێدا پتری 3000 کەسان گیانی خۆشدەستان مامێڤانداریە بەڕێز زەردەش باوان کردە کۆپڕیا سکایپێل ئەمریکا ڕاستەخۆت گەلمەدایە وەکو شیکەرەوەی سیاسی کاک زەردەش ئەف دەمێتە باش کاتی خۆشتان باش دەست پێک ئەسخوازم بپرسم ئەvێ ڕێدانێ یانبان کارەساتە کۆپسەری ئەمریکا داهاتی دوان هێرشاندا کو دیارە پتری 3000 کەسان گیانی خۆش دەستدای کو دیارە دەرئەنجامێ سیاسی و ئابووری و هەروەسا سیاسی و ئەمنی ژی هەبوویە لە سەرانسەری جیهانی و جڤاکا نێودەوڵەتی ژیدا پشتی وێ ڕێدانێ دیارە قۆناغەکانی جیهانی دەست پێ کرد و بۆ قوربانیە ناف ئەمریکا ژی هاوڵاتیان ئەمریکی چاوە vê rojê بیرت ئینن بێگومان طبعا ڕووداوەکانی پەبڵی 9/11 ڕووداوێکی گەورە بوو لە مێژووی سیاسی و سەربازی ئەمریکادا بەڕاستی بوو یەکەمی جا بوو کە هێرشێکی تێرۆریستانە بەسەر خاشی ئەمریکا ئەنجام بدرێ و ئەمە بووە هۆی ئەوەی کە گۆڕانکاریەکی گەورە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بکرێت و بەتابەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە ناوچەی خۆرهەڵاتینەوە ڕاستە و بە شێوەیەکی گشتی لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا با بڵێن ئیسلامی سیاسیان دانا بە دوژمنی سیاسەتی دەرەوەی ئەمریکی و پەرژەوەندەکانی ئەمریکا تەمەن وەکو هەر میلەتێکی کە بڵێن هاوشەوەی کورد کە هەڵەبجە یاخود ئەنفالەکان ئەمریکاش ئێستا ئەمە بووە بەپەڵا لە دەروون و سایکۆلۆژی با بڵێن هاوڵاتی ئەمریکایە بەتابەتی ئەو جیلەی کە با بڵێن وتنس بوون یاخود شاهد بوون بۆ 11 و شعورێکی با بڵێن وەتەنێت و نیشتیمان پەروەری ئەو کاتە دروست کرد کاتە بیرمێ بەڕاستی دوای ڕووداوەکە با بڵێن دەستگاکانی سەربازی ئەمریکا کە خەڵک وەرەگرن جاری وا بۆ ڕیزەکە چاونەیەتوانی ببینێت چەند کە زەویست کە بێت و بە سەرباز بۆ بەرژەوەن بۆ با بڵێن بەرگریگرتنین لە بەرژەوەندەکانی ئەمریکا لە دەرەوە بەڵام لەگەڵ یەک با بڵێن پشتی بچووکە بەپێی ئێمە بە پێشیکردنەوەی سیاسی خۆمان و بڵێن ئەو کەسانی شارەزای سەربازیانێ یاخۆی شارەزایانەیە لە دەستگا زانیاریەکانە ئەمەیکە لە ئەمریکا ڕوویا بەڕاستی کارەساتێ بوو کە ئاتمانرا بەرگری لێ بکرێت و ڕوونایە بەڵام لەبەر کەم تەرخەمی دەستگا زانیاریەکان و سیاسەتی هەڵی دەرەوەی ئەمریکا و سەربازی ئەمریکا و ئەوە ڕووباکاتەیە بە زمانێککە ئەو کارەساتە ئەتمانرا ڕێرێ بگیرێکە لە ئەمریکا ڕوونات و ئەو کارەساتە دروست بەڵام بۆ نەتوانرا ڕێ لێ بگیرێت کاک زەردەش وەکو ئەوەی کە لە ماوەی پێشوشە دیارە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا باسی لەوە کرد کە بەپێی چەند لێدوانێکەوە و پێی ئەوەی کە فشاری قوربانیان و کەسوکاری قوربانیانی ئەمریکای لەسرە ناچارە نهێنیەکانی ئەو ڕووداوە باس بکات بۆچی ئەمریکا نەیتوانی ڕێ لەو ڕووداوە بگرێت بەڵێ پرسیارێکی جوانە بەڕاستی دوای 9/11 کۆمیشنێک دروست کرا کە لەو ڕاستیانە بکۆڵێتەوە و ئێمە ئێستا باسی جۆ بایدنمان کرد بەڕاستی جۆ بایدن یەشێ بووە لەو کەسانەی بەپێی قسەکەری دەستگای یادەوەری با بڵێن قوربانیەکانی 9/11 کە لە دوانێکیان دوو ڕۆژ لەمەوە پێش داوایان کرد کە جۆ با بڵێن بایدن بە هیچ شێوەیەک نەچێت سەرخۆشییان لێ بکە یان نەچێتە ئاهەنگەکانی یادکردنەوەیان چونکە بایدن و ئەو کاتە با بڵێن کە بەشێ بوو لە کۆمیتەی Armed Services لەسەر کۆمیتەی دەستگا زانیاریەکان و سەربازی ئەمریکا بوو دەچێ بوو لەوانەیە کە کەم تەرخەمیەکی گەورەی هەبووە لە بەرگریکردن و ڕێگرتن لەو ڕوودانە بۆ نمونە پێش 9/11 ئێمە چەند یاسایەکی بەڕاستی چەند یاسایەکی ئەتوانم بە زمانێکی سادە بڵێم چەند یاسایەکی سەقەتی فێدراڵیمانە بووە کە دەستگا زانیاریەکان نیانتوانیەوە زانیاری لە نێوان خۆیانە با بڵێن شێرکەن یا بەشیکەن بۆ نمونە یەکێ لەوانەیە کە بەرپرسیار بوو لە فڕانی فڕۆکەکە و خۆدانی بە پنتاگۆنا با بڵێن محەممەد عەتا کاتێ لە ئەڵمانیاوەیەت بۆ ئەمریکا وەکو قوتابی دەستگا زانیاریەکان ئاگیان لێ کامە کابرایکی تێرەریستە و مخابراتی با بڵێن میسری ئاگاداری مخابراتی ئەمریکیەکە با بڵێن CIA کامە کابرایکی تێرەریستە و ینی نیازی هەیە کە کاری تەرۆریستی لە ئەمریکا بێتە سەر بەداخەوە لەبەر هەنگی یاسا
ئەنگە یاسای سەقەت CIA نەیتوانی ئەو زانیاریانە بیا بە FBI و FBI بیا بە دەستگا ئامنیەکانی کە چاودێری بکەن لەبەرەوە بۆ خۆی بە هەوەسی خۆی هاتوچۆی کردووە بەبێەوەی کەس ئاگای لێ با بڵێن ئەتوانی بەم شێوەی سەیریکەین کۆمەڵێ بڕیاری سیاسی خراپ سەقەت لەلایەن با بڵێن سیاسەکانی واشنگتن و کۆمەڵی یاسای بڵێن خراپ و سەقەت کە ڕێگیر بووە لەوەی ئەو زانیاریانە بەکاربێر بە شێوەی پێویست بۆ ئەوەی کە نێلە ڕوودا واجگە لەوەی با بڵێن جورئەتی سیاسی بەڕاستی لە واشنگتن نەبووە کاتێک کە CIA ئەچێتە لای بیل کلنتن پێڵێ ئێمە ئەزانین کە بن لادن بە تەمای کاری تێرۆریستیە لە ئەمریکا و لەسەر خاشی ئەوروپا ئێمە ئێستا شوێنەکەی ئەزانین ئەو کەسێک کە داوەتی بۆ بن لادن کردووە کە با بڵێن کارەکە بۆ ئێمە ئاگاداری کردوین کە فڵان کاژمێر لە ماڵەکەی بێ ئەتوانین قەس بکەین و لە ناوی بەرین بیل کلنتنە لێ بن لادن دوژمنی ئەمە نییە پێویست ناکەمە لە ناوی بەرین کەواتە ئەم نمونانە مەبەسم چی بوو لەم نمونانە کۆمەڵێ بەڕاستی بڕیاری سیاسی هەڵە استراتیژیەتی دەرەوە و استراتیژیەتی سەربەسە وە کارە ساتەکەی 9/11 بوو. بەڵێ کاک زەردەشت ئەمریکا چه سوودێکی بینی لەو کارەسەتێکە بەسەر ئەمریکا دەهات کە لە 11 بۆ پێش 20 ساڵ و وەکو ئەبینین کاتە دیارە سەرۆکی ئەمریکا جۆرج بۆش بووە سەرۆکی ئەمریکا دوای ئەو ڕووداوە لەگەڵ هەموو وڵاتانی جیهان کە قسەی کردووە باس لەواکە کە ئەمڕۆ سەردەمێک دروست بۆ سەردەمی تیرۆر و ئانتی تیرۆر و ئەوەی لەگەڵ ئەمریکایە دژە تیرۆرەوە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ ئەمریکا نەبێت ئێمە وەکو تیرۆر تەماشای ئەو وڵاتە شەکەین ئەبینین جۆرێک لە ململانەی لە نێوان وڵاتە ئیسلامیەکان و ئەمریکاش دروست بوو لە دوای ئەو ڕووداوە ئەمریکا ئێستا لە دوای 20 ساڵ چه سوودێکی بینی لەو کارەساتە بۆ جای پرسیارەکەی بەڕێستان تەمەن کە من بە بن کلنتن دەستم پێکە چووکە کێشەی تێرۆریست و هێرشکردنە سەر پاشی ئەمریکا لە زمانی ئیدارەی کلنتنەوە پلانی بۆ دانرابوو کە بن لادن بەتەواو بوو لە کاتی جۆرج بۆشە با بڵێن کارەکە تەنفیز کرا بۆیە لێو دەستکرد بەڕاستی ئێمە عیبارەتێکمانەیە لە علومی سیاسەیە زۆر بەکارێنن و لە سیاست لە واشنگتن زۆر بەکارێنن هەوڵێم وەریگێڕم بە زمانی کوردی ئەڵێت با بڵێن مەسەلەکە ئەڵێ هەرچی قەیرانێک ڕوویە محاولە بکە لە دەست نەچە سوودی لێ وەربگرا واتای چی بەڕاستی هێرشکردنە سەر ئەفغانستان و بریارەکانی جۆرج بۆش لەو کاتەیە تەنها تۆڵە نەبوو لە گروپە سیاسیەکان بەپێی هەموو شیکەوەیەکی سیاسی و بابڵکانی ئەمە لێرە بەڕاستی با بڵێن کارێکی زیاتر ئابووری سەربازی سیاسی بوو ئەگە تۆ سەری تەسەسولەکەی کەین ئابووری بڵێن سەربازی ئینجا سیاسی بوو ینی با بڵێن کاتێک کە جۆرج بۆش ئەو پلانەی دانا کە بێتە ئەفغانستان و دوای عێراق بەڕاستی هیچ پەیوەندیەکی بەکاری سەرباسی و استراتیژیەتی ئەمریکا و نەبوو نە لە دوو لە نزیک بەڵکو تەنها بڕیارێکی ئابووری بوو بۆ سوودبەخشن بە خۆی و کۆمەڵێک لەو کەسانەی کە لە دەور و پشتی بوون بۆ مەسەلەتی بازرگانی ئەژینا بەڕاستی ئەو استراتیژیەتی ئەو کاتێک چوونی بۆ ئەفغانستان بۆ لە ناوبردننی با بڵێن تێرۆریستەکان بە قسەی خۆی ئەستراتیژیەتێکی تەواو نەبوو چکە پێشەوە پلانێکە هەبوو ئەو کەسانەی کە بە پرسیار بوون لەو کارە ئەتوانرا لەناو بیرێن و پێوی ئەوەی سەربازێکی زۆر بنێری تا ئەفغانستان و تووشی ئەو کێشەیەبی چکە ئیشی ئەمریکا دروستکردنی وڵات نیە ئەمریکا لە باتی بوو ئەوەی بچێ شەڕی تێرۆریست کات و کاری سەربازیست کە گۆڕا بە کارێکی تر کە کاری دروستکردنی دەوڵەت و ئەویش دەوڵەتێکی با بڵێن شکستی گەندەڵی ئەفغانستان و کە تۆگە تۆ سەری ئەمە کاتەکەی کەین بڵێن 20 ساڵ لەمەوە پێنج لەم کاتەیە ئەمریکا چوە ئەفغانستان دوای 20 ساڵ لەم کاتەیە تاالبان بوو بە دەوڵەت یانیەگەر ئێمە ماتماتیشیان سەیری کەین دوای سەرفکردنی 2 تریلیۆن دلار لێ هیچ سوودێکی نەبوو بە سەرفکردنی 6 تریلیۆن دلار لە ناوچەکە هیچ کێشێکی نەوە ینی لە بیداتە بڕیارەکانی استراتیجیەکانی هەڵەیەکی کامیل بوو لە بەرژەوەندی ئەمریکانە بوو. بەڵێ کاکە زەردەشت ئەگەر کۆتای پسەرم ببەستمەوە بە قسەکەی جەنابەت ئەوەی کە لە ئەفغانستان ڕوئەدا دوای 20 ساڵ ئەکرێ ئێستا بڵێن ئەمریکایەکی ئاسۆدەیە ئیتر ئەمریکا هیچ مەترسی تیرۆری لەسەر نەماوە بەسەکە بتوانانی بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. بەداخەوە ئەمڕۆ ئەمریکا زیاتر مەترسی تێرۆریستی هەیە لەو کاتە چونکە ئەو کاتە تەنها مەترسیەکی ئەڵقاعیدە بوو ئێستا کۆمەڵێک گروپی تێرۆریستیکە کە ئەفغانستانە بێ بە شوێنی جێگا گەرمیان و بۆ هێرشکردنە سەر بەرچۆنەکانی ئەمریکا لە ناو ئەمریکا و لە دەرەوە کاتە بۆ جوابی پرسیارەکەی بەڕێسان ئەمڕۆ ژیانی ئەمریکی و بەرژەوەندی ئەمریکی زۆر لە مەترسی ترایە وەک لەو کاتە. بەڵێ سپاس بۆ کاک زەردەشت بابان وەکو شیکەرەوە سیاسی کۆپڕەیە سکایپل ئەمریکا گەلما دەبوو هەر شاد بێ.